بەڵێ بەڕێزان سەبارەت بە ڕەوشی ناوخۆی سوودان کە ئێستا لەوێ شەڕ بەردەوامە گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەزمی عەبدوڕەزاق شرۆفەکاری سیاسی دەکەین لە خەرتوومەوە خەرتوومی پایتەختی سوودان لەوێەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز عەزمی سڵاوت لێبێت. ڕەوش و دۆخی ناوخۆی سوودان ئێستا بەهۆی ئەم شەڕەوە بە شوێ گەیشتووە؟ سڵاو لە ئێوە و سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. سەرەتا ئەوەی لە خەرتووم ڕوویداوە گەڕانەوەی هەنگاوێک کە بەرەو دواوە ئەمەش لە پێناو گرتنە دەستی سوڵتە و دەسەڵات و لە بینی هەردوو لایانی ڕکابەر و هەر یەکێکیان دەیەوێت حکوومەتێکی نوێ ڕابگەێنێت و دەست بە سەردەسەڵاتدا بگرێت و لە بەرامبەریشدا لایانی دیکە دەیەوێت سوپایەک پێک بهێنێت و بە سەدان هەزار سەربازیان بەدەستەوەیە و دەیانەوێت دەسەڵات لە دەستی تەنیا خێزانێکدا کۆ بکەنەوە. دەسەڵاتدارانی سوودان لەگەڵ ئەم گۆڕانکاریە بە شێوازێکی نوێ مامەڵەیان کرد و ئامانجی وەڵامدانەوەی خێرا بۆ گرتنە دەستی دەسەڵاتە و نایانەوێت دەیانەوێت لە هەوڵەکانیان بەردەوامن بۆ هێرشکردنە سەرلایەنی بەرامبەریان و دەیانەوێت دەست بەسەر جومگەکانی حکوومەتدا بگرن و بەمەش جومگەکانی حکوومەت زۆریان پەکیان کەوتووە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەبووە و هەروەها هێزە چەکدارەکانی سووریا سوودانیش توانی ویانە ڕوبەڕوویان ببنەوە. بەڵام ئەوەی هاتۆتە ئاراوە ئەوەی کە ئێستا لە ئارادایە هێزەکانی وەڵامدانەوەی خێرا ئەوان لە هەموو کۆچە و کۆڵانەکانی خارتوم بڵاو بوونەتەوە و کێشەی زۆریان دروست کردووە بۆ هاوڵاتیان و بۆ هێزەکانی فەرمی حکوومەتیش و هەروەها توانیویانە ڕێگری لە دەستەی پەخشی تەلەڤیزیۆن و میدیاییش بگرن و دەیانەوێت هەروەها باشە هێزە ئاسمانیەکانی سوودانیش توانیویانە هێزەکانی پاڵپشتی خێرا بکەنە ئامانج بە چەند هێرشێکی ئاسمانی. باشە بەڕێز عەزمی ئەوە سێ هەفتەیەوە بەرەو زیاتریش دەچێت شەڕ لە سوودان بەردەوامە زیاتر لە 500 کەس گیانیان لە دەستاوە بە هەزارانیش ئاوارە بوون بەمە بەستەوەی هەر کامیان بیاوێت کە دەسەڵات بەڵکو سەرۆکایەتی بگرێتە دەست. ئەمە تاکەی بەردەوام دەبێت تا ئێستا هیچ دەست پێشخەریەک یاخود تەدەخولێک لە ناوچەکەدا هیچ هەیە سەبارەت بەمە کە ڕەوشەکە هێور بکاتەوە یاخود لە نێوخۆدا هەوڵێکەیە بۆی ڕەوشەکە هێور بێتەوە؟ هەڵبەتە باڵێ هەندێک دەستپێشخەری هەبوون و جموجۆڵی وڵاتانی ناوچەکە و نێودەوڵەتیش هەبوون و هەموو داواشیان لێ کردووە کە دام بە خۆیاندا بگرن و هەوڵ بدەن دۆخی ناوخۆی سوودان هێور بکەنەوە. بە تایبەت یەکێتی ئەوروپا هەموو دەستپێشخەریەکانیش چارەسەری جۆرا و جۆر خراونەتە ڕوو بۆ ئەوەی هەردوو لا بگەێنەیەک. بەڵام تا ئێستا هیچ وەڵامدانەیەک بۆ ئەو دەستپێشخەریانە نەبوو نەتوانراوە هێزەکانی وەڵامدانەوە نەبووە بۆ دەستپێشخەریەکەی ئەم لایەنانەی ئەم وڵاتانی ئەوروپا یاخود لایەنەکانی دیکە هەبووە بۆ ڕێخستنەوەی کاروباری سوودان هیچ لایەنەکان دەستپێشخەریەکان قبول نەکردووە یاخود وەڵامدانەوەیان بۆی نەبووە؟ بەڵێ هەندێک جموجۆڵ هەبووە هەندێک جموجۆڵی ئەمریکی سعودی لە ئارادا بووە بۆ ئەوەی ڕێگری لەو دۆخە بکەن بەڵام هەموو ئەوانە بە هەدەر چوونە و هیچ کەس گوێی لێ نەگرتووە و ئێستا ئەو ناوچەیە کە کەوتۆتە دۆخەکەی تێکچووە جەنگ تێیدا بەردەوامە و نایانەوێت گفتوگۆ لەسەر ئەم بابەتە لەگەڵ هیچ لایەنێکی نێودەڵەتی نەناوخۆی هەرێمەتی بکەن و هێزە چەکدارەکانی هەرچەند هێزە چەکدارەکانی سوودان ئامادەیان نیشانداوە بۆ ئەوەی هاوکار بن لەگەڵ ئەو لایەنانەی کە دەستپێشخەریان کردووە بەڵام هێزەکانی پاڵپشتی خێرا هەموو دەستپێشخەریەکی
هەرچیەکی ڕەت کردوتەوە ئەگەر قبولیشی کردبیت بەڵام لە ئەرزی واقع ئامادەی جێبەجێکردن نییە هەروەها وڵاتانی سعودیا و ئیماراتیش ئەوانیش چەندین جم و جۆڵ و چەندین دەست پێشخەریان هەبووە بۆ ئەوەی دۆخەکە هێور بکەنەوە ئەمڕۆژ چەند کۆبوونەوەیەک لە وڵاتی کینیا لە پایتەختی کینیا لەبارەی لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەفریقیا بۆ چارەسەرکردنی دۆخەکە لە نێوان هەردوو لادا لە ئارادایە بەڵام ئەم دەنووسانانە بەردەوامن بەڵام تا ئێستا هیچی لێ سەوز نەبووە هەروەها لانی پاڵپشتی خێرا چەند مەرجێکیشی خستۆتە ڕوو هەرچەند لایەنەی بەرامبەر دەیەوێت تەنیا ئاگربەس ڕابگەیەنرێت بەڵام لایەنی بەرامبەر کە هێزێکی یاخی بووە ئەو مەرجانە ڕەت دەکاتەوە و دەیەوێت ڕاستەوخۆ دەسەڵات ڕادەستی بکرێت بە بە هیچ قەید و مەرجێ و بەمەش دۆخی ناوخۆی پایتەختی سوودان ئالۆز بووە و ئێستا جمگە هەستیارەکان بەدەستی هێزەکانی پاڵپشتی خێران لە ناو خەرتومی پایتەختی وڵاتەکەمان. بەڕێز عەزمی عەبدوڕەزاق شرۆڤەکاری سیاسی لە خەرتومی پایتەختی سوودانەوە لەگەڵمان بووی. ماندوو نەبی زۆر سپاس. بەڕێز